سەرەتا پیرۆزبایی لە گەلانی سووریا کەم بەگشتی و گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بە بۆنەی ڕوخان و کۆتایەتین یەکێک لە دیکتاتۆرترین ڕژێمە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە و هیوادارم هەموو گەلانی سووریا بە ئارامی و ئاسایش پێکەوە بژین و گەلی کوردیش لە ڕۆژاوای کوردستان بە مافەکانی بگات. سەبارەت بە ئەگەرەکانی بەردەم ڕۆژاوای کوردستان یاخود کورد لە سووریایە لە ڕاستیا تۆزێک قورسە لەم سەرەتایەوە ئێمە باز لە ئەگەرەکان بکەین لەبەرەوەی هێشتا دۆخی سیاسی لە سووریا سەقامگیری تەواوی بەخۆوە نەبینیوە و کۆمەڵێک گرفت و ئاڵنگاری و قۆرتی سەرەکی لە بەردەم پرۆسەی سیاسی لە سووریایە هەن هەموو ئەوانە واکەن کە ئایندە تۆزێک ئایندەیەکی ناڕوون بێ لەگەڵ ئەوەشدا دەستێوەردانی وڵاتانی نێودەوڵەتی جیهانی لەسەر ئاسی نێودەوڵەتی و لەسەر ئاسی هەرێمیش ئەوانش هەموو بۆ خۆی گرفتن. سەرباری ئەوەش هێشتا ئەبێ ئێمە باز لە بوونی مەترسیەکانی پاشماوەکانی ڕژێمی ئەسەد بکەین کە دوور نییە لە ڕێگەی جوڵاندنیان لەلایەن وڵاتانی ئیقلیمی و دەستگاسی خوڕیەکانی ئەو وڵاتانەی کە بەرژەوەندیان لە ڕوخانی ڕژێمی ئەسادا نەبوو گرفتی گەورە لە بەردەم ئایندەی سیاسی پرۆسی سیاسی حکومڕانی لە سووریایە دروست بکەن. ئەگەرەکانی بەردەم کوردەکانی ڕۆژاوا یا هەسەدا لە ڕاستیە ئەگەری زۆر و زەوەندن. یەکیانەوەیە کە لەنا ئەو ئاڵوگۆڕانەی دوای 8 دیسەمبەر شوێنێکی باشتر لە موقعەتی هەژمونی خۆیان لە پێشتر وەربگرن. ئەویش بە دەلیلی ئەوەی کە پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل باش چۆتە پێش و ئەمریکا هێشتا ئێستا بەڵێنی ئەوەی داوە کە هاوکاریان بکە و ناوچەکانیان بپارێزێ. لە ڕاستیە لەبەرەوەی هەسەدا نوێنەرایەتی ئەکسەریەتی کوردی ڕۆژاوا کە خاوەنی 115,000 چەکدارە چەکدارێکی مەبادێ و خاوەنی جوگرافیایەکی گەورەیە کە لە 140 خاکی سووریا پێگەێنێ و لە ئاستی نێودەوڵەتیە بە تایبەتی یەکێتی ئەوروپا زۆر پشتیوانی لەکەن و بە تایبەتی چەپی فەڕەنسی پێیان وایە ئەو خاکی ئینتەرناسیۆنالی چوارەمە و پێگەیژن لەوێ بەقووەتە و پێیان وایە دەستی دەسەڵات و پێک هاتە و کەمینەکانیش لەوێ بەشدارن زۆر بۆیان گرنگە ئەم ڕووداوانە. بۆیە بە هەموو ئەو پێوەرانە یعنی یەکێ لە ئەگەرەکانەوەیە کە بارودۆخی کوردەکان لە ڕۆژاوای کوردستان باش بێ و بتوانێت جێگە و پێگە و موقعەتی باشتری هەبێ لە ڕابردووی و بتوانن لەگەڵ ئەم سیستەمە تازەی سووریا خۆیان بگونجێنن. ئەمە یەکێکە لە هەرە ئەگەرە بەهێزەکان و کوردەکان خۆشیان نیان شادۆتەوە لە ڕابردووشە لەبەرەوەی لە ژێر سیاست و ئەیدۆلۆژیای پێکەکەیان داوای وازیان هێناوە لە دەوڵەتی نەتەوەیی ینی چەمکی دەوڵەت نەتەوەیان لاداوە خۆسەری دیموکراسیانەوێ ئەو حکومی ذاتی ئەوەی هێوەی ئیدارەیەکی سەربەخۆ ئەوی فیدراڵی و ئەمەش مەسەلەن تەسەورەکەم بۆ سووریا و تەنانەت بۆ وڵاتانی ئەوروپا شتێکی زۆر نیکە پێیان بدەن. ئەلەم تەنگەژە و ئاڵ و گۆڕانەی کە لە منتەقەکە هەیە بە حکمی ئەو پێگە جوگرافی و جیۆپۆلۆتیک ئەو پێگە تاریخی هەیەە بە نەزەری من ئەتوانن بەشێک بن لە هاوکێشە سیاسەکان و دەور و نەخشیان هەبێ و ڕۆڵیان هەبێ. بەڵام ئەوەی کە گرنگە بەنسبەت کوردەوە بۆ خۆتان نەزان ئێستا هەم لێدوان لەلایەن ئەحمەد شەرع محەممەد زۆلانیەوە لێدوانەکان هاوسەنگن لێدوانەکان بەرپرسیارانن تاوکۆم ساتە وەختی قسەی تیاکەین و لە هەمان کاتیشا لەلایەن کوردەوە کە هەم هەسەدەوە مەزلوم عەبدی ئەوانش لێدوانەکانیان بەرپرسیارانەیە کە ئەوانی ژایانەوێ بە شێوەیەکی ئاشتیانە لە ئایندەی سووریایە بەشدار بن. بەڵام ئەمە کەوێتە سەر ئەوەی کە تا چەند دەسەڵاتدارانی نوێی سووریا جددی ئەبن و پابند ئەبن بەو لێدوان و بەڵێنانەی کە داویانە کە کورد پێکاتەیەکی ڕەسەنی سووریایە و بەشدار ئەبێت لە پرۆسی سیاسیدا و تا چەند وڵاتانی جیهانی و هەرێمی دەستێوەردان کەمتر ئەکەنەوە لە دۆخی سیاسی نوێی سووریا بۆ ئەوەی ئەو وڵاتە لەلایەن سووریەکان خۆیانەوە بە هەموو پێکاتەکان و کەمینەکانەوە بنیاد بنرێتەوە جارێکیکە و هەمووان بەشدار بن لە داڕشتنەوەی دەستوردا و مافەکانیان پارێزراو بێ. بێگومان بەشێکی زۆری وڵاتانی ئەمریکا وڵاتانی ئەوروپا و ئەمانە چاویان لەسەر ئەوەیە کە بە گوێرەی لێدوانەی بەرپرسەکانیشان
چاویان لەوەیە کە ئایندەی سووریا ئایندەیەک بێ سەرجەم پێکاتەکان تیا بەشدار بن مافەکانیان لە دەسوورە پارێزراو بێ و وڵاتێک بێمایی مەترسی نەبێت لەسەر دەوروبەرەکەی و بتوانێت جارێکی تر بە شێوەیەکی دیموکراسی مافی چین و توێژە جیاوازەکان بپارێزێ پێکاتەکان بپارێزێ و وردە وردە ئابوووریەکەی بنیاد بنێتەوە. ئەوەشی کە بەنسبەت کوردەوەک و ئەگەرەکان لە ڕاستیان ناتوانین بڵێن کە ئێستا بارودۆخەکە بارودۆخێکی ئارام و ئۆقرە و سەقامگیرە و مافەکانی کورتیا دەسەبەر ئەبێ لەبەرەوە ئەمە کەوێتە سەر ئایندەی پێشاتە سیاسەکان و ڕووداوە سیاسەکان کە بەرەو چه ئاراستەیەک ئەڕوا لەبەر ئەوە ئێمە ئەزان ئێستا ئەو یاریکەرە سەرکیانەی لە گۆڕەپانی سیاسیا ڕۆڵیان هەیە ئەمریکایە ئیسرائیلە تورکایە ئێمە ئەزانین کە ئەجەندای تورکیا ئەجەندایەکی ڕوونە بەرگری لە ئاسایش نەتەوایەتی خۆی ئەکا بۆ سنوردارکردن و تەوقدانی زیاتری هێزەکانی سووریای دیموکرات کە باڵی چەکداری وەکو بڵێن هێزێکی چەکداری کوردین لە ڕۆژاوای کوردستان و بەشێکی زۆری خاکی سووریان لە ژێردەسایە ناوچە کوردەکانیان لە ژێردەسایەت. خاڵێکی تریشکە وا هەستەکەی کە لەناو ئاڵگۆڕانەیە جێگە و پێگەوەی زۆرتریان پێبدا ئەوەیە کە لە 2012ەوە لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی 2011 ئەم هێزانە لە ڕۆژاوای کوردستان نموزەجێکی باشیان پێشکەش کردووە یعنی کەمترین ڕێژەی گەندەڵی هەیە وەکوتم پێکاتەکانیان بەشدار کردووە وەژن و پیا و مەسەلەن بە یەکسانی ڕۆڵیان هەیە وەتوانیویانە گەورەترین هێزی تیرۆری ناوچەکە داعش تێک بشکێنن و لە بەرامبەر تورکیایە خۆڕاگر بوون و لەگەڵ هاوکێشە نێودەوڵەتەکان خۆیان گونجاندووە هەموو ئەمانە بەڕێی من ئیمتیازە بۆیە لە هەر حاڵدا ئەتوانم بڵێم دیۆپۆزەتیفەکەی کوردەکانی ڕۆژاوە داهاتوویەکی باشتریان لەوەی پێشتوو ئەبێ ئەمە دیۆپۆزەتیفەکەی دیوە بە هەمان شێوە ئەگەری بەڕاستی دیوی نێگەتیڤ یا خراپیشی هەیە بە تایبەتی ئەوەندی کە پەیوەندی هەیە بە تورکیاوە تورکیا تاکید دەکات لەسەرەوەی کە ئەبێ ئەم هێزە نەمێنێ لە بەرەوەی سەر بە پارتی کرێکارانی کوردستانە و ئەبێ مەسەلەن بخرێتەوە ژێر دەسەڵاتی مەرکەزی سووریا و ئەگەر دیقەت بی لێدوانی ڕۆژانەی ئەردۆگان و هاکان فیدان و ئیبراهیم کاڵنی سەرۆکی دەستگای میت ڕۆژانە بە دوای ڕووداوەکانی 8 دێسەمبەر بەردەوام جەخل لەسەر مەترسیەکانی کوردەکەنەوە ئەمە ئاماژەیەکە بۆی کە ئەم هێزە کوردیانە دەور و نەخشیانە بێ و پێگەیەکیانە بێ و ئیمتیاز وەرەگرن و ئەمریکا ئەوروپا پشتیوانیانەکەن بۆی هەز بەو مەترسیەکەن ئێستا ئەو منتقانەی کاگاتە سەر دەریا و بە قوڵای 30 کیلۆمەتر جگە لە کۆبانەی هەمووی دابڕیوە ئەوەندەی من بزانم ئیسرائیلیەکان جگەلەوەی کە لە ڕابردوو پەیوەندی نهێنیان هەبووە لەگەڵیان و لە ئێستاشا ئیسرائیلیەکان زۆر فشار لە ئەمریکاکەن کە پشتیوانی جددیتر لە کوردەکان بکە بۆیە ئەو مەترسیانەی تورکیا بەردەوام ئەمێنێ بەڵام ئەگەر حکوومەتێکی بەهێز لە سووریا بێتە سەرکار بێگومان ئەتوانێت کوپت و تورکیا پاشەکشە پێ بکە و ئەو کوردەکان ئەو مەترسیان لەسەر نەمێنێت. لە سووریای ئێستاە کە ئەگەرەکانی داهاتووی سووریا بە نظری من زۆر باش نایەتە بەرچاو یعنی واتە سەورەکەم نەتوانێت سیستەمێکی بەهێزی ئارام و مستەقر دروست بکە ئەم مەسەلەن هەتەشە و گروپەکان پێچە لە داهاتووە بەریەک بکەون و احتیمالی گەڕانەوەی داعشەیە و تورکیا هەمیشە حەز بە مەترسیەکە بێگومانیش کە هیچ کام لە ئەوروپا و ئیسرائیل و ئەمریکاش نایانێت سووریایەکی بەهێز جارشکە لە منتقەکە دروست بێ بەڵام لەگەڵەوە شاپیان خۆشە ئارامیەک هەبێ و هێزە مەترسیداڕە ڕادیکاڵەکان جارێشکە مەترسی لەسەر ئەمنیەتی ئیسرائیل و ئەوە دروست نەکەن بۆیە لەم حاڵەتەیە ئیسرائیلەکان زۆرتر ئەتیمادیان لەسەر کوردەکان یا هەسەدا لەگەڵ دروزەکانە کە پیان وایە ئەوانە ئەتوانن مساعیدی استراتیژ و ئەجێندا و بەرنامەکانی ئیسرائیل بن. خاڵێک زۆر گرنگە ئەوەیە کە بەردەوام هەسەدا و هێزە کوردەکان لە ڕۆژاوە گلەیەکی ئەویان لە یەکرێکە سەر بە پێکاکەن و ئەمانش ناشادۆتەوە لە ڕاستیە ئەمە ناشادۆتەوە دوێنێ مراد قەڵێڵانی ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی و لێپراوی ئارگەکەی پەکەکە لە قەندیلەوە ڕایگەیان کێمە هیچ پەیوەندیەکمان باسەدەوە نییە هیچ دەستی وەردان و دەخالەتێکمان نییە ئەم قسەیە بۆ خۆی گرنگە و مەزلوم کۆبانی شەقە ئەمە بڵێ خاڵێک کە بۆ ئەوروپا و ئەمریکا و تورکیاس گرنگەوەی کە پیان وایە هەردووچیان لە لیستی تورۆر هەردووچیانە ینی جاروبار وا بەراورد دەکرێت بۆیە بە نەزاری من وە باشە پارتی کرێکارانی کوردستان دەخالەتی کەمتر بێ
و لەگەڵەوەشە بڵێم کە جگە لە مەترسی گەورەی تورکیا لەسەر هەسەدە وە کوردەکانی ڕۆژاوە مەترسیەکی تریش هەیە. یەکێکیان مەترسی ئەو ململانێ سیاسی و تاریخیەی خوێناوی نێوان پارتی دیموکراتی کوردستان لە باشوور لەگە پاکە لە باکوور و ئەمە واکە کە هەر ئێستا ئەگەر ببینی بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابرد و لێدوانەکانی بەرپرسانی ئەنەکەسە زۆر نابەرپرسیارانەیە، ینی بە شکلێک ئەڵێن هەسەدا هەمان سیستەمی تۆتالیتاری بەشار ئەسەد و بەعسە. ئەو بەڕاستی بۆ چونێکی زۆر نامەنتقیە ڕخنیەوەی کە هەسەدا کێشەوگرفتی هەیە قابلی ڕخنەیە. یعنی ئەمە بەسمە بڵێم لە داهاتووە پێچێ کێشە و ئاریشە و بەریەککەوتنی چەکداریش لە نێوان ئەنەکەسە و هەسەدای ڕوودا کە پارتی دیموکراتی کوردستان پشتیوانی لە ئەنەکەسە و هێزی ڕۆژەکە و لە بەرامبەر ئەو تەحالفا کاتە تورکیا پارتی دیموکراتی کوردستان ئەنەکەسە ڕەنگە تووشی بەرکەوتن بێ بۆیە هەسەدە و کوردەکان ڕوبەڕووی ئەم مەترسیێژە بنەوە. سووریایە کە سووریایەکی بەهێز نەبێ بۆ کوردەکانیش باشە بۆ ئیسرائیلیش باشە بێگومان تورکیا ئەمریکاش پێیان خۆشە باوەڕیش وایە هەسەدە یا کوردەکان دەتوانن لەگەڵ ئەم هەلومەرجە بە جۆرە لە جۆرەکان خۆیان بگونجێنن. تورکیا لە یەک کاتە ئەوێ ئەو وڵاتە سەقامگیر بێت لە هەمان کاتیشا بەهۆی دەستێوەردانەکانی ڕەنگە ببێتە فاکتەر و ماهینە ئارامی لە سووریایە. بۆیە ئەوەی کە زۆر گرنگە بە نسبەت کوردەوە پێویستە لەگەڵ لێدوانەکانە بۆ خۆگونجان لەگەڵ ئەم خۆناغا بتوانن خۆیان لەژێر کاریگەریەکانی وڵاتانی ئیقلیمی بچنە دەرەوە، لەژێر کاریگەریەکانی پارتی کرێکارانی کوردستان کە تورکیا هەستیاری پێی هەیە و ئەم لە لیستی تیرۆری ئەمریکاشدایە لەژێر ئەو کاریگەریانە بچنە دەرەوە بۆ ئەوەی بتوانن لەگەڵ ئەو بارودۆخەنەوەی لە سووریا هاتوۆتە ئاراوە. بەشێکی تری ئەو گرفتانەی ئەگەرانە کە هەیە مەسەلەی هێزی چەکدارە کە ئەحمەد شەرع لەم یەک دوو ڕۆژە لە لێدوانەکانی باسی لەوە کرد کە سەرجەم گروپە چەکدارەکان و هێزی چەکدار ئەبێ هەڵبۆشێتەوە وەمی بچێتە ژێر سایە و سێبەری وەزارەتی بەرگری داهاتووی سووریا حکوومەتی سووریا. ئەمە گرفتێک سەرەکی بۆ کورد دروستەکە کە ئێمە ئەزانین ئەوەی کە پارێزگاری لە شوناسی کورد کردو ئەو هێز و چەکەیە کە بەدەستیەوە لە بەرامبەر ئەو ئاڵنگاری ئەو جەنگانەی ڕوبەڕووی بۆتەوە. بۆیە بەبێ زەمانەت بەبێ گرنتی لە دەستورە بەبێ گرنتی لە پرۆسی سیاسی داهاتوی سووریایە کورد ناتوانێت دەست بەداری چەکەکانی بێ کە ئەمە بۆ خۆی کێشەیەەکە. لە هەمان کاتیش ئەو مەترسیانەی کە تورکیا دروستی کردووە لەسەر ڕۆژاوای کوردستان و هێزە کوردیەکان لەوێ ئەمەش مەترسێکی گەورەیە کە کورد بە ئاسانی دەستبەرداری چەک نابێت. لە هەمان کاتیش ئەم ویلایەتە گرتوەکانی ئەمریکا کە هەسەدە بە هێز و کورد و هەسەدە بە هێزێکی هاوپەیمانی خۆی ئەزانێ بۆ بەگژاتچوونەوەی مەترسیەکانی داعش لە سووریایە بە هاوپەیمانی خۆی ئەزانێ و بەردەوام وەک دەبینین کۆمەکی چەک و تەقەمەنی دەکات. ئەمانە هەموو کۆمەڵێک بابەتن کە ئەبێ بە هەند وەربگیرن، بەڵام ئەگەرەکانی بەردەم کورد لە سووریایە لە بەردەم چەند ئەگەرێکدا یا ئەوەتە ئەگەر دەستێوەردانی وڵاتان نەبێ و هێزە سیاسیەکان بە تابەتی دەستەی تەحریری شام کە سەرکەوتون لە جەنگەکەیە لەگەڵ بەڵێنەکانیانە پابند بن بەردەوام بن و کوردی ژەو لێدوانانی کە داوێتی ڕۆڵی ئەبێ لەوەی کە کورد بەشدار بێت لە پرۆسی سیاسی داهاتوی سووریایە و مافەکانی زامن بکرێ گەرنتی بکرێت لە دەستورە پێکەوە بژی کە ئەمە بژاردەیەکی گرنگ و سەرەکیە بۆ ئایندەی سووریا. لەبەرەوەی کەوتنی ڕژەمی ئەسەد تەنها هێزە سونەکان یاخود عەرب لەوێ سوودی لێ نەبینێ بەڵکو کوردیش سوودی لێبینێ. لەبەرەوەی بە درێژایی ڕژەمی سووریا و ڕژەمی ئەسەد کورد جگە لە ماڵوێرانی و تراژیدیا هیچی تری بە نسیب نەبووە. بۆیە بەڕاستی ئەمە ئەگەری یەکەمە. ئەگەری دووەمیش ئەوەیە ئەگەر هاتوو پرۆسی سیاسی لە سووریایە ناسەقامگیر بوو دەستێوەردانی وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی هەبوو ڕەنگە سووریا بکوێتە بەردەم جەنگێکی ناوخۆ و ئەمەش مەترسی لەسەر بوونی کوردی لە ڕۆژاوای کوردستان و لە سووریایە زیاترەکە و مەترسی لەسەر ناوچەکانی ڕۆژاوای کوردستان هەیە. بۆیە ئەمەش ئەگەرێکی ترە. ئەگەرێکی تریان ئەوەیە کە بتوانرێت ئەو ترس و هەواجسە ئاسایش و ئەمنیانی کە تورکیا هەیەی سەبارەت بە کورد کە تورکیا پێی وایە هەسەدە درێژکراوەی و یەکینەکانی پاراستنی گەل درێژکراوەی پارتی کرێکارانی کوردستان ئەگەر بتوانرێت بە نێوەندگیری ئەمریکا ئەم ترس و دڵە ڕاوچەیە کەم بکرێتەوە ئەو کاتە ئەتوانرێت هاوسەنجێک ڕابیگیرێ هەم کوردیش بتوانێت بەشدار بێ. بۆیە ئەگەرەکان کەوتوتە سەر ئایندەی پێشات و ڕووداوە سیاسەکان لە سووریایە کە تا چەند بە ئاراستەی تەبایی و یەکگرتووی پێکاتەکانی ناو سووریایە ئاراستە بگرێت بەو شێوەیەش
دۆخی کورد دۆخێکی سەقامگیرە بێ و لە ئێمە وەشمان بیر نەچێکە ئەمریکا بە تایبەتی کە ئێستا چاودێری سەرەکی دۆخی سیاسی سووریاکە و کارکتەری سەرەکیە لەوێ و هەروە ڕۆڵی هەبووە لە پشگیریکردنی دامی لۆجستی دەستەی تەحریری شام لە لیستی تیرۆر دەریێنان مامەڵە لەگەڵ ئەحمەد شەرع و بڵێن محەممەد جۆلانیاکە ئەمانە زۆر گنگەکە جەختیان کردوتەوە کە پێویستە ئەو سووریاییدا ئەمەزرێت سووریا نوێیە سەرجەم پێکاتەکانی سووریا تیا بەشدار بن و مافەکانیان پارێزراو بێت لە ڕێگەی دەستورەوە بۆیە لە ئەگەری پارێزگاری نەکردن و یاخود پارێوەز خستنی هەر پێکاتێک بەگشتی و پێکاتی کوردی ئەگەر ئێوە هەیە کە سووریا هەم بەدڵنیایەوە نائارام و ناسەقامگیر و ناوەخرایە بێ هەم ڕەنگە مەترسی دابەشبوونیشی بێتە دابشبوون دروست ببێ لەسەر ئایندەی یەکپارچەی خاکی سووریا یعنی یەکش زۆر گرنگە لەم ڕووداوانە و بۆ نەکرد بۆ کورد بۆ پێکاتەکانی تریش بۆ هەیەی تەحریری شام بۆ دروزەکان و بۆ سونیەکان و شیعەکان و تەنانەت بۆ کەمینەی تورکمانیش یەکش زۆر گرنگە ئایا هەڵوێستی ئەمریکا لە دوای هاتنی ترامپ لە 20 ژانواری ساڵی داهاتوو چییە؟ ئەمریکا بەرامبەر بە سووریا هەڵوێستی چییە؟ ئایا ئەوێ لەگەڵ ئەم هێزانە مامەڵە بکە وە سووریایەکی ئارامی بچکۆلە دروستکە هەرێمی بچوک دروستکە یان ئەوەی لە ڕابردووە خەڵکی سووریا خوازیاری بەشار ئەسەد دەبن وەکوی کە لە ماوەی ڕابردوودا لە عێراق بینیمان یان لە لیبیا ئەیبینین من هیوادارم مەسەلەن سووریایەکی ئارام دروست بێ و هەموو ئەم پێکاتانە جێگە و پێگایان بێتەوە بەڵام بەڕاستی سیاسەتی ئەمریکا 100% دقیق نییە هەرچەندە جاروبار لێدوانەدەن کۆنگرێزمانەکان و خودی ترامپ کە پشتیوانی لە مەسلەی کوردەکەن پشتیوانی لە سووریایەکی ئارامەکەن لە سووریایەکی دیموکراسی بەڵام ئەوانە شەر نییە قسەیە لە بواری واقعە هێشتا ڕووداوەکانی سووریا لەبەرەوەی زۆر تازە و گەرمن هێشتا پێویستی بە خوێندنەوەی دقیقتر لە سەروەستانی دقیقتر هەیە بەداخەوە کە هەموو خەڵک وای تەسەورە کرد بە دوای ڕوخانی لیبیا و یەمەن و میسر و ئەوانە دیموکراسیەک دێتەکایەوە کە چیزگە لە دەربەدەری و ماڵوێرانی هیچی تری لێ نەکەوتەوە بەداخەوە کابێ بڵێم حکومڕانی سنی لە منتیقەکەیە حکومڕانیەکی بێزرا و تۆتالیتار و قەتڵ و عام و جینۆسای دیگەلەکانی بووە زیندانەکانی بەشار ئەسەد دەبینی وەکو چۆن حکومڕانی شیعەکانیش لە ماوەی ڕابردوودا ئەوە لە لوبنان تووشی گەورەترین مەساد بوون ئەوە لە فەلەستین ئەوە لە سووریا ئەوە لە عێراق سەرکەوتوو نەبووە بۆیە بەداخەوە کە هەبێ بڵێم ڕەغمیەوەی کورد هێزێکە گەلێکە لە منتقەکە بەڵام مەترسی لەسرە بەڵام لە هەر حاڵ داتوانم بڵێم ئەزمموی ڕۆژاوای کوردستان بە هەموو کەم و کوڕیەکانەوە بە دەخالەتی پەکەکەەوە بە ملمانەکانی ئەنەکەسەوە پارتی دیموکراتی کوردستان و هەسەدا و بە هەموو فشارە دژمکارانەی تورکیا لەسەر ڕۆژئاوا هێشتا بە پێ وەستاوە هێشتا مەسەلەن دەور و نەخشی هەیە لەنا ئەو نەخشە سیاسیەیە وەکو هێزێکی گرنگ سەیریەکەن باشترین بژاردە ئەوەیە کە تا ئێستا هەسەدا لەگەڵ بارودۆخەکە خۆی گونجاندووە مەسەن ئاڵای نوێی سووریایە هەڵیەکەن مەسەن دوورکەوتنەوەی لە پەکە خەریکە جێبەجێیەکەن مەسەن لەگەڵ تورکیایە ئەو هەموو فشارەی تورکیا هێشتا مەسەن منبەجیان بۆ چۆڵەکەن و هێشتا ئیدارەی ململانێ و سراعەکانیانەدەن لەگە پارتی دیموکراتی کوردستان و ئەنەکەسا و ئایانەوەی قەناعەت بە یەکێتی ئەوروپا و بە ئەمریکا بکەن کە ئەوان نەتوانن کارکتەرێکی خێر بن کارکتەرێکی دیموکراسی خواز و ڕۆڵیان هەبێت لە ئاساییکردنەوەی بارودۆخی سووریا و پشتیوانی لە ئەجێندا و سیاسەتی ئیسرائیل و ئەمریکا بکەن بەڕای من ئەوە ئەخیر بژاردەیانە و پێشم وایە تورکیا ناتوانێت تاسە دژایەتیان کە و دژمنکاریان کە و قەتڵ و ئامیان کە و چونکە مەسا ڕژەین بەشار ئەسەد لە ماوەی 56 ساڵی ڕابردوو قەتڵ و ئامی کرد ئەم نەیتوانی حکوومەت عێراقی بە درێژایی ژیانی قەتڵ و ئامی گەلی کورد نەیتوانی تورکیاوە بۆ خۆی لە دروستبوونی ڕژێمی تازەوە قەتڵ و ئامی کوردەکان نەیتوانی ئەمە ناکرێبە بەڵام قسەکەوەیە کە پێوەکو وتم پێویستی بە سیاسەتێکی ڕوونی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوروپا هەیە بەرامبەر بە کێشەی کورد کە بە نەزەری من ئاڵوگۆڕەکانی خۆرهڵاتی ناوەڕاست پێچە پێگە و مووقعەتی کورد لە ڕۆژئاوا پێگە و مووقعەتی کورد لە باشوور و تەنانەت لە ڕۆژهەڵاتیش باشترکە لەگەڵ ئەو هەلومەرجێنویانەی کە هەیە بەڵام ئەمە پێویستی بەڕاستی سیاسەتی حاکیمانە و عاقل و منتقانەی هێزە سیاسی کوردیەکانی شوێ و ئێمە ئەزانین لێدوانی کۆبوونەوەی عەقەبەی وڵاتانی عەرەبیش بە هەمان شێوە هەڵوێستێکی بەرپرسانە بوو کە هەمووان جەخت لە دەعم و پشتیوانی
حکوومەتی نوێی سووریا ئەکەنەوە و هەمووان جەخت لەوەکەنەوە کە پابند بن بە بنیادنانەوەی سووریا. بۆ خۆشی سووریا کۆمەڵێک گرفتی تری هەیە، گرفتی ئاوارەکانی هەیە کە 6 ملیۆن ئاوارە لە وڵاتانە لە هەیە لە تورکیا و هەتاگاتە وڵاتانی تری دەوروبەر و هەروەها گرفتێکی تری بنیادنانەوەی ئابووری و ژێرخانی ئابووری سووریایە کە ڕژێمی ئەسەد سەرجەم ئەو داهاتانی لەگەڵ خۆیان بردووە، پارە و مڵک و ئاڵتونی ئەو وڵاتی بردووە و هیچ شتێکی جێ نێشتۆ بۆ ئەو حکوومەتە تازەیە کە دابمەزرێ و بیبابڕێەوە. بۆیە ئەمە گرفتێکی سەرەکیە. واروە مەسلەی پەیوەندیەکان چۆنێتی پەیوەندی دەرەکیەکانی حکوومەتی نوێی سووریا چۆن بنیادەنرێتەوە لەگەڵ وڵاتانی دەوروبەر، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ ئیسرائیل کە لە سنووری جۆلان کۆمەڵی ناوچەی نوێی داگیر کردو. هەموو ئەوانە کۆمەڵێک ئاڵنگاری و گرفتی گەورن لە بەردەم حکوومەتی نوێی سووریا. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە پابندبوونی هێزە سیاسیەکانن لە سووریا بە یەکپارچەی خاکی سووریا و پاراستنی مافی پێکاتە و کەمینەکان کە کورد لەوێ پێکاتەیەکی سەرەکی ڕەسەنی کۆمەڵگەی سووریا و خۆشیان جەختیان کردوێتەوە. ئومێ دەکەین کە بتوانن پێکەوە ئاهێندەیەکی نوێ لە دوای کەوتنی ڕژێمی ئەسەد بنیاد بنێن کە سەرجەم پێکاتەکان و چین و توێژەکان مافەکانیان پارێزراو بێ.